لە دووەم ساڵ ڕۆژی مەرگیدا کە سوکار و بەشێک لە هاوڕێ و هاوسەنگەرانی هاتوونەتە سەر گۆڕەکەی بە دەربڕینی ماتەمینی و دانانی تاجەگوڵینە لەسەر مەزارەکەی یادی ژیان ئاوایی قادری حاجی عەلی تێکۆشەری دێرین و کەسایەتی سیاسی و یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان دەکەنەوە. شاندێکی باڵای بزوتنەوەی گۆڕان بەشداری مەراسیمەکەیان کردو وتەبێژی بزوتنەوەی گۆڕانیش ئومێدی خواست ساڵیادی کۆچی دوای قادری حاجی عەلی ببێتە هۆکارێک بۆ کۆکردنەوەی هەموو نیگەرانی و ناڕازیەکان بۆ بەدیێنانی ئامانجە بەدینەهاتوەکانی قادری حاجی عەلی و نەوشیروان مستەفا و هاوڕێکانیان. 2 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایی یەکێک لە سەرکردە دیار و هەڵکەوتەکانی کوردستان و هەروەها یەکێک لەو کەسانەی کە ڕۆڵێکی زۆری هەبووە لە فشارکردن بۆ چاکسازی و محارەبەکردنی فەساد و هەروەها یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان کا قادر زۆری بەسەر هەمومانەوە هەبوو، زۆری بەسەر بزوتنەوەی گۆڕان و بەسەر هەموو ئازادی خوازانەوەوانە هەبوو. هاوکارێکی زۆری یەکێک بوو لە پاڵپشتیکارەکانی بواری ئازادی بیرروڕاو ئازادی ڕۆژنامەگەری جێگای ئەو لە ناو خەباتی مەدەنیە زۆر دیارە. لە دووەم ساڵیادی مەرگیدا هاوسەرەکەی قادری حاجی عەلی نامیلکەیەکی بە ناوی ژیان بە تامی مەرگ بەڵاو کردەوە و بڕیاریشە لایەن دەدا بەشێک لە بیرەوەرەکانی قادری حاجی عەلی بەچاو بگەێنێت. ئەم ساڵ نامیلکەیەکم بڵاو کردوتەوانێ کە باسی دواساتەکانی ژیانی یەکەم تایە کە ئەو کاتانێک کە لە نەخۆشخانە بووین بەیەکەوە. ئیشەڵا لە داهاتووام بەنیازم مێژووی پێکەوە بوونیشمان ئەو فترەی کە پێکەوە بووین یادگاریەکانم لەگەڵیا زۆر شت هەیە کە باسی کردووە کە بەدەمی و توێتی بەڵام هەنێکی نووسراوەتەوانێ بەنیازم چکە پرۆژەی بۆ زۆر شت هەبوو. قادری حاجی عەلی کەسایەتی سیاسی دیاری کورد جگە لە خەباتی شاخ لە دوای ڕاپەڕین و دروستبوونی قوارەی هەرێم ڕۆڵێکی دیاری لە گۆڕەپانی سیاسیدا هەبووە و بە پاڵپشتیکارێکی سەرسەختی ئازادی ڕادەربڕین و یەکێک لە سیمبولەکانی بەگشتداچوونەوەی نادادی دادەنرێت. کە قادری حاجی عەلی کە بوو لە سەرکردە نیشتمانپەروەرەکانی ئەم وڵاتە کە خەباتێکی زۆری کرد لە پێناوی ڕزگاری میلەتەکەیە دواتریش دوای ڕاپەڕین کە میلەتی کورد بە جۆرێک لە ئازادیکیش ئەو هەر لەسەر ئەو پێڕەوی خۆی بەردەوام بوو بۆ ڕۆحێتە خاکی کە لە شاخەوە هەی بوو لە شاریش بە هەمان ڕۆحێت و بە دەستێکی پاک و ئەمینەوە بەردەوام بوو لە خەبات. لەو سەرکەوتنەی بزوتنەوەی گۆڕاندا جێگا پەنجەی دارەوە پشکی شێریەوە بەردەکەوێت. دواتر هەر دەناو گۆڕانیشدا کە قادر هەمی شەودایم فکرێکی یاخی و فکرێکی ئۆپۆزیسیۆنی و فکرێکی بەرەنگاربوونەوەی هەبوو و هەمی شەودایم لەگەڵ خەڵکی سادە بوو و لەگەڵ سیاسەکان کە گەندەڵیان دەکرد لێی قبول نەدەکردن. ئێمە ئیشەکەمان ئەوە بۆ کە ڕەخنە بگرین و داوای چاکردنی ئەو غەڵەتانە بکەین و ئیسفادە لە غەڵەتەکانی ئەوان بکەین. قادری حاجی عەلی ساڵی 1955 لە بنەماڵێکی ناسراوی سلێمانی لەدایک بوو و ساڵی 1970 بووە بە پێشمەرگە و لە تەمەنی 28 ساڵیدا وەک ئەندامی سەرکردایەتی کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان هەڵبژێردراوە. ساڵی 2006 هاوشانی ڕەوانشاد نەوشیروان مستەفا لەبەرەی ریفۆرمی سیاسی بوو و هەمان ساڵێکێک بۆ لە دامەزرێنەرانی کۆمپانیای وشە و یەکێکیش بۆ لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان. دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا لە دەی 11 ساڵی 2020 لە سلێمانی کۆچی دوایی کرد. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.